ئێمە وەکو بەڕێوەبەرەتی تەندروستی فڕۆکەخانە هەر لە سەرەتای سەرهەڵدانی کێشەی ڤایرەسی کۆرۆنا سەرجەم ئەو ڕێنمایانەی کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی کە لە ڕێگەی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و لە ڕێگای وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال و هەروەها ئەو پێشنیارانی کە لە وەزارەتی گواستنەوە گەیاندن بەدەست ئێمە گەیشت بوو توانیمان لە ڕێگەی تیمەکانی بەڕێوەبەرەتیەکەمانەوە یەکسەر دەست بکەین بە سەرجەم ئەو ڕێکارە گرنگانەی کە پێویستەوە بە هەمان شێوەی ئەو فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانی وڵاتانی تر جێبەجێ بکەین. دەمەوێت لەسەر ئەو ڕێکارانی کە ئێمە جێبەجێ دەکەین ڕوونکردنەوە بدەین تاوەکو هەم هاوڵاتیان هەم ئێوەی بەڕێزیش بتوانن لە ڕێگەی کەناڵەکانتانەوە بە هاوڵاتیانی خۆشەویستی بگێنن بێگومان ڕێکارەکان ئەو ڕێکارانە وەکو ئاماژەم پێکرد کە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە سەرتاپای جیهاندا جگە لە وڵاتی چین کە بێگومان ڕێکارەکانی ئەوێت زیاترە چونکە نەخۆشیەکە لەوێ سەری هەڵداوە ئەو ڕێکارانی ئێمە جێبەجێ دەکەین هەمان ئەو ڕێکارانەیە کە لە فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانی وڵاتانی تر جێبەجێ دەکرێت ئەویش بە پشکنینی ئەو کەسانەی کە هەڵگری پاسپۆرتی وڵاتی چینن یان ئەو کەسانەی کە سەردانی وڵاتی چینیان کردووە و لە ماوەی 14 ڕۆژی پێشوو ئەوان لەوێ بووینە ینی ئێمە ئەو کەسانە دەپشکنین کە سەردانی وڵاتی چینیان کردو پاشەوەی کە پشکنینی سەرەتاییان بۆ دەکرێت دڵنیا دەبین لەوەی کە هیچ جۆرە نیشانەیەکیان تێدا نیە نیشانەی ئەو نەخۆشیە یان لەو نەخۆشیە ئەو نیشانانەی کە لەو نەخۆشیە دەچن ئێمە ژمارەی تەلەفۆن ناونیشان یان لێوەردەگرین پاشان لە ڕێگەی تیمە تایبەتەکانی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی هەولێر پەیوەندیان پێوە دەکرێت و لە حاڵەتەکانیان دەپرسێت. دەمەوێت لەم فرسەتەدا ئاماژە بەوە بکەم کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەربیل بە سەرجەم دام و دەستگا و دامەزراوەکانیانەوە وەکو یەک تیم کار دەکەین. دەمەوێت زۆر سوپاسی بەڕێوەبەرەتی گشتی فڕۆکەخانە بکەم، دەمەوێت سوپاسی هاوکارانمان لە برایانی ئاسایش و هاوکارانمان لە بنکەی پاسپۆرت بکەم کە ئەوان لەوێ هەموو ئەو گەشتیارانەمان بۆ هەڵاوێر دەکرد. خاڵێکی تر هەیە کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم تا ئێستا هیچ جۆرە حاڵەتێک لە ڕێگەی فڕۆکەخانەی ئەربیلی نێودەوڵەتی وەکو پێشتریش جەنابی وەزیری تەندروستی دوێنێ ئاماژەی پێدا لەسەر ئەو دەنگۆیانی کە بڵاو بوو بۆ گوایە هەرێمی کوردستان کەسی تێدایە کە توشبووی ئەو ڤایرۆسەیە ئێمە دڵنیاتان دەکەینەوە هیچ جۆرێک بە هیچ شێوەیەک هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە. پاشانیش خاڵێکی تری زۆر گرنگ هەیە کە ئەویش هاوکاری هاوڵاتیانە هاوکاری هاونیشتمانیانە کە سەردان دەکەن کە دەگەڕێنەوە لە وڵاتی چین پێمان خۆشە ئەو زانیاریانەی کە بە ئێمەی دەدەن زانیاری ڕاست و دروست بن ژمارە تەلەفۆنەکانیان وازەح بێت تاوەکو ئێمە لە کاتی پێویستە ئەگەر خوا نەخواستە حاڵەتێکی تێدا بوو زوو بگەینە فریایان و خۆیان و خێزان و کۆمەڵگاکە بپارێزی.